بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاڵە ڕێناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. موچە چیرۆکێکی دوور و درێژ قەیران و کێشە و گرفتێکی لە مێژینەی چارەسەر نەکراو. قەیرانێک 10 ساڵە موچە خۆرانی هەرێم پێوەی دەناڵێنن. دواکەوتنی موچە تەوەری ڕاڵێ ئەمڕۆ بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان مامۆستا فەرمانسیەکانی چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی هەروەها مامۆستا قوملێ شێخ محەممەد هەروەها چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر هاتن بۆ ڕایەڵە. سەلامی ڕاستە داواکاری بەڕێستان لە قوملێ خانەوە دەست پێ دەکەین. قوملێ خان سڵاو لێبێ ئەم کاتۆ باش. سوپاس بۆ ئامادەبوون لە ستودیۆی ڕایەڵە لە هەولێر. هۆکاری دواکەوتنی موچە چییە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وەک باستان کرد موچە بۆتە چیرۆک بۆتە هەواڵی بەپەلە لە کوردستان بەداخەوە لە 2014 بەدواوە دوای ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ دانیشتوانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان خێریان لە خۆیان و موچەکانیان نەبینیوە بەهۆی ئەوەی موچە بووەتە بابەتێکی سیاسی موچە بووەتە بابەتێکی بازرگانی دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە خەمی نەبێت خەمی خەڵکە خەمی موچەخۆرە بۆیە ئەبینین لە سایە و سێبەری ئەو حکوومەتە ئەو بەناو حکوومەتە موچەخۆران زۆرترین زوڵم وەستەمیان لێ ئەکرێت. جا بە پاشەکەوتی موچە دەستی پێکرد لە 2015ەوە 4 موچەی موچەخۆرانیان خوارد. پاش ئەوە سەیرەکەی 2016 12 موچەیان بە پاشەکەوتەوەدا. پاشەکەوتەکەش چۆن بوو؟ واتە موچەخۆر یەک لەسەر 3 موچەکەی وەرەگرت. پاشەکەوتەکە بۆ گیرفانی دەسەڵاتدارەکان و حیزبە بازرگانەکان. 2017 دیسان 11 موچە بە پاشەکەوتەوە و 1 موچەی هەر نەیاندا هەر خۆشیان نەکرد بە ساحێبی. 2018 11 موچە بە پاشەکەوتەوە موچەیەکی خوراو. 2020 بەداخەوە 7 موچەیان خوارد و 1 موچەش بەناو پاشەکەوت کراکە هەر نەمان بینیەوە. نازانین ئەم پاشەکەوتە لە سندوق و بانقی کام بەرپرس و لە گیرفانی کام حیزبایە. چونکە ئەوەی ئەبینین تەنانەت موچەخۆران ئەو موچەیەش کە وەریان گرتووە بەشێکی بە ناوی سندوقی خانەنشینی لێ وەرگیراوە کە ئێستا ئێمە نە بانقێکمان هەیە نە سندوقێکمان هەیە کە خانەنشینیشی تیا بێت. ئەوە 2021 دیسان 6 موچە بە پاشەکەوتەوە 2023 3 موچەی نەدراو کەواتە موچە بووەتە هەواڵی بەپەلە موچە بووەتە بابەتێکی سیاسی موچە بووەتە بابەتێکی بازرگانی موچە بووەتە خەمی خەڵک موچە بووەتە ئەوەی حکوومەت بێخەم حکوومەت کەم تەرخەم ئەو حکوومەتە بێباک لە ئاستی موچەخۆران لە ئاستی خەڵکەکەی لە ئاستی فەرمانبەران لە ئاستی مامۆستایان. باشە مامۆستا لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدایە کامیان بەرپرسن لە پێنەدانی بە موچەخۆران؟ کاتێک کە ئاوا سەیرێکی مێژووی خواردنی موچە و پاشەکەوتی موچە ئەەکەین لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بەرپرسی سەرەکی هۆکاری سەرەکی لە پاشەکەوتی موچە بابەتی موچە حکوومەتی هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان یاری بە موچەخۆری خۆی و یاری لەگەڵ حکوومەتی مەرکەزی شاکات. لە مانگی دووەوە دوای ئەو هەموو کێشە و گرفتەی کە بۆ موچە دروستبووە لە 2015 وەک باسم کرد مەجبور موچەخۆران پەنایان بۆ دادگای فیدراڵی برد.
دادگای فیدراڵی تەنها چارەسەری بەوە زانی کە ئەبێ تەڵتینی موچە بکرێ. بەڵام ئەم بەناو حکوومەتە، ئەم حکوومەتەی کەستەم لە میلەتەکەی خۆیەکات، ئەمەشی کردووەتە دیسان بۆ گیرفانی خۆی بە تەوتین ڕازی نییە، هەر ڕۆژی یاریەک، هەر ڕۆژی سیناریۆیەک پیشانی خەڵکی خۆیەدا. بۆیە بە دەرەجەی یەکەم حکوومەتی هەرێم بەرپرسە، حکوومەتی بەناو حکوومەتی هەرێم بەرپرسە، و ئەوەشی کە ئێستا کەم تەرخەمی و بێباکی حکوومەتی عێراقیش ئەوی شەرجەی پرسیارە، چونکە لە هەموو ئان و ساتێکە جەماوەر هیچ یعنی جەماوەر هی ئەوە نییە کە ئاوا ستەمی لێ بکرێ و زوڵمی لێ بکرێت. باشە مامۆستا قومریە پێم بڵێ حکوومەتی هەرێم عێراق پابەندی ئەو ڕێکەوتنانەیە کە بەغدا بووی داناوەیاننا. بەڵێ حکوومەتی هەرێم پابەندی ئەو ڕێکەوتنانەیە کە لەگەڵ بەغدایە کردوێتی یا پابەند نییە؟ نەخێر، حکوومەتی هەرێم پابەندی هیچ ڕێکەوتنێک نەبووە. هەموو ڕێکەوتنەکانی وەکو حیبری سەر کاغەزوا بووە. هەر کەوتم یاری بە موچەخۆری خۆی ئەکات، یاری بە میلەتەکەی خۆی ئەکات، و حکوومەتی مەرکەزیشی یعنی سەری لێ شێواندووە نازانێت چی بکە. هەر ڕۆژێک بابەتێک یعنی لیستی موچە ئەنێرێ، سەیرەکەی کۆمەڵێ بن دیوارە خاتە ناو لیستی موچەوە. لیستی موچە لێرە بەبێ ئەوەی هیچ دامەزراندنێکە بێت، مانگ بۆ مانگ سێرەکەی قائیمەکە زیادەکات و مەساریفی موچە زیادە بێت. لە لایەکی تریشەوە سەیرەکەی ئەم حکوومەتی بەناو حکوومەتە، ئەم حکوومەتی بەناو حکوومەتە بەڕاستی ستەم لە میلەتەکەی خۆی ئەکات، ستەم لە موچەخۆرانی خۆی ئەکات، و ئەوێت بەس بازرگانی تەنانەت بە داهاتی ئەم میلەتەوە ئەکات. ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین یاریەکی ئەم بەناو حکوومەتەیە، واتە لێرەیە بۆتە یاریچی لە بینی میلەتەکەی خۆی لەگەڵ بەغدایە. یعنی چارمان نەماوە ئەبێ ئەم میلەتە ئەبێ ڕایان گرین لەو یاریە ناشرینەی کە دەستیان داوەتێ. دەستخۆش سپاس مامۆستا فەرمان. دێمە لای بەڕێزێ. ئەمە ئەم بارودۆخەی ئێستا هەیە پەیوەندی بە قوت و ژیانی خەڵکەوە هەیە، تا کەی بەردەوام بێ؟ تا ئەو کاتەی کە میلەت ڕایان دەگرێ، تا ئەو کاتەی کە میلەت دەبێ ڕایان بگرێ. ئەجینا ئەم حکوومەتە بێباکە لە ستەمی پاشەکەوتەوە، سیستەم نا ستەمی پاشەکەوتەوە، لێبڕین نا لێدزینی موچەوە. ئەوە هەر جارە و ناوێکی لێدەنێ. جارێکەڵێ ئەوەندە تەمویلی موچەمان کرد، دوایی ناویان لێنا لێبڕین، ئێمەش پێی ئەڵێن لێدزین، چکە ئەوە لێدزینێکی ئاشکرا. ئەم حکومڕانیە، ئەم حکوومەتە ماوە بەسەرچوو ئێکسپایرە تا ئەم دەموچاوانە لەسەر حکوم بن، تا ئەم دەموچاوانە، تا ئەم بنەماڵانە لەسەر حکوم بن. میلەتی کورد هەر وەکو ئێستا دەبێ، هەر وەکو ئێستا زوڵمی لێ ئەکرێ، هەر وەکو ئێستا ماڵی دەخورێ، هەر وەکو ئێستا موچەی دەخورێ، هەر وەکو ئێستا ستەمی لێ دەکرێ. پێویستە میلەت پێیان بڵێ بەس قەزیە بێپارەیی نییە، نەبوونی بودجە نییە. من لە تەختەقەواتوم ئێستا کە بڕۆ لە سەعاتێکدا ئەگەر بوەستی تانکەرەکان بژمێری، لە سەعاتێکە زیاتر لە 200-300 تانکەری نەوتی دزیاری، ئەوانە ئەو تانکەرانە کە ئەوانەی کە نەوتیان بۆ دەدزن و نەوتیان بۆ ئاودیۆکەن، تەمەنەوانیش بەشدارن لەو دزیە. باشەکەواتە داهاتی نەوت و ناوخۆ بەشی موچەخۆرانی هەرێم ناکە؟ زیادی ژەبێ، نەک هەر بەشی ناکە، بەڵکو زیاتر لەوەش بەشەکە کە موچەی پێ دابەش بکرێت و خزمەت گوزاریش دابەش بکرێت. لە کارەباکەوە ئەیبینین، پەروەردەکەوا دەبینین، ژینگەی وڵاتەکەمان وا دەبینین، ڕێگەوبانەکەما دەبینین. ئەم حکومڕانیە
ئەم دەموچاوانەی کە حکوومەت بەڕێوە بن ئەوەی ئەم حکوومەتە ئێکسپایرە بەڕێوە بن ئەم حکوومەتە ماوە بەسەرچووە بەڕێوە بن ئەمانە بە کەڵکی حکومڕانی نایەن لە هەموو دنیاە ڕاوێژکار دەهێنرێ بۆ ئەوەی کە خزمەت بە میلەت بکە بەڵام لە وڵاتی ئێمەدا چۆن ئەگەر هەوڵەدەن هەموو هەوڵێکیان ئەوەیە چی بکەن چۆن پارەی میلەت بدزن ئەمە دزیەکی ئاشکرایە ئەمڕۆ دوی نوێە هێشتا موچەی مانگی حەوت دابەش نەکراوە لیستێک بڵاو کرایەوە ئەمڕۆکەوا بڕیارە سبەینە تا ڕۆژی پێنجشەممە موچەی تەواوی موچە ئەمە خۆران لیستی دابەش شەرمەزاریە هەمان لە کاتێکدا مانگی نوێەوە ئەبوو کە موچەی مانگی نۆ دابەش بکرایە دەبوایە لە 18 بۆ 25 مانگ لە عێراقا بەڵێ لە 18 بۆ 25 مانگ موچە کامل تەواوە درێ ئەمانە دەیانەوێت هەموو ساڵێک موچەیەک دوان لە میلەت بدزن بەڵێ پاشەکەوت نییە ئێمە الحەمدولله داخر خۆ خەڵکی مامۆسایەکی زانکۆت و پاشەکەوتی لەیەکی پاشەکەوت دەزانی بۆچێ بەکاردەهێنرێ میلە دەبێ وشیار بێ یەکێک ئەهلیەی تەواو نەبێ و سەفیه بێ نەزانێ پارە بەکاربێنێ بەڵێ بەڵام ئەوانەی کە ئەم زوڵمە لە میلەتە ئەکەن ئەوانە سەفیهن ئەوانە پێویستە ڕایان گرین بڵین ئیتر بەسە دزی ئیتر بەسە خواردنی موچەی خەڵک هەموو شتێکیان وێران کرد ماوەسا لە مانگی دەی ساڵی 2013ەوە قەیرانی دارایی هەروەها پاشەکەوتی موچە لە موچە خۆران دەستی پێ کردووە و موچە خۆران بەدەستیەوە دەناڵێنن ئایا ئەم قەیرانە ئەوەنە قورسەکە نەتوانراوە چارەسەر بکرێ بە دەردی خەڵکەڵ ئەمە قەیرانەکە دروست کراوە هەر ئەستان بوونی نییە قەیران هەربوونی نەبووە لە سەرەتاوە بوونی نەبووە لە قەیران لە بوونی نەبووە کاتێک ئەوان ستەمی پاشەکەوتیان داهێنا ڕۆژانەی ئێمە 700,000 بەرمیل نەوتمان فرۆشتووە بەڵێ 700,000 بەرمیل ئەدی ئێستا 32 میلیارد دۆلار قەرزاری ئێمە نەوتمان فرۆشتویان نەوتمان کڕیوە دەبێت میلەت بپرسێ ئەرێ بەڕاست ئێمە نەوتمان کڕیوە یان نەوتمان فرۆشتووە بەڵێ ئەمە هیچ چەند سەد زۆر باز لە میلەتە وەرەگرێ زیاتر لە 400 زۆری باز وەرەگیرێ بەهای بازەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن ساڵ بە ساڵیش گوزەرانی میلەت خراپترە بێ کامێرەکان کامێرەی پۆینت و پۆینت پارە هەیە بۆ ئەو شتانە بەڵێ چونکە ئەوە دزی بۆ بنەماڵە دەکە دزی بۆ بنەماڵە حکومڕانەکانەکە هەر شتێک هەر ڕێگایەک بەکاردێنن بۆ ئەوەی کە چۆن بتوانن چۆن دزی لەم میلەتە بکەن ئەمە تاخیرکردنی خۆی دەزانێت مانگی ڕابردوو سیستەمە لە کۆمپیوتەر ئێستا خۆوە نییە فێڵی لێ بکرێ سیستەمە مانگی ڕابردوو چەند موچەخۆری هەبووە بەڵێ بە کلیکە گەزانیان مانگە چەندی زیادە ڕاست چەندی زیادە خۆ فێڵ لە وەزارەت و لە داتابەیس و ئەمانە ناکرێ ئەمە ئەوە لەوێ مؤسساتەیە لە حکوومەتی عێراقیە 23,000 بەس سەگدار وەزارەتی پێشمەرگە زیاد کراوە تەمەنە ئەزانی ئەمانە لە چۆ ناوانە چونە ناوەکانیان لە لق و ناوچە و مەڵبەندەکانەوە نێرن دواییش بەڵێ بۆ ئەوەی خۆیان دەزانن ئەگەر بوو ئەوە کادیرە بندیوارەکانی خۆیان ئەکەن بە موچە باشە کەواتە مامۆستا حکوومەتی هەرێمی کوردستان پارێزەر و پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکە یان نەخێر پارێزەر و پاراستنی بەرژەوەندەکانی کۆمپانیای زەبەلاحەکان و سەرمایەدارەکانە لە ناو دەرەوەی هەرێم ئەوان پارێزەری میلەت نین پارێزەری بەرژەوەندەکانی خۆیانن پارێزەری بەرژەوەندی حیزب دوای ئەوە یەکەم جار بنەماڵەکان بەڵێ یەکەم جار بنەماڵەکان لە دوای بنەماڵەکان دواتر دار و دەستە و بە کرێگیرا و شەغوە شوێنەکانی خۆیان ئەوەی کە کاتێک کە ئێمەی هاوڵاتی داوای موچە ئەەکەین دەینێنە سەر شەقامەکان و لە نەمان بینی لە تەلەبەی کولی طب و لە یەکەمی سەر کوردستانیاندا تەمان ئەمانە پارێزەری ئێمە نین بەڵێ هیچ کاتێک نەک هەر موچەمان لە ئەمانە نییە نەک پارێزەری موچە و ژیان و
بەڵکو ئێمە هەمومان لە مەترسی داین بەڵێ بۆچی چونکە ئێمە لەگەڵ کۆمەڵی خەڵکی کە نەزانێ حکمڕانی بکەن بەڵێ بە کرێژی ئەو تەنازولەی بۆ بێگانە دەیکەن بەس بۆ میلەتی خۆیان دوژمنی میلەتی خۆیان و دۆست و بە کرێگیراوی هەر وڵاتێکی دیکە بەس میلەتی خۆیانە دۆستی هەموو خەڵکن بەس میلەتی خۆیان نەبێت ئەمە لە سیاسەتی چ وڵاتێکدا هاوشێوەی ئەمە هەیە لە جیهانە شتیوا لە نییە یەک وڵات لەسەر ڕووی ئەم زەویەیە نییە بەقەدەر ئەم حکومەتی ماوە بە سەرچوو ئێکسپایرە ئاوا دژمنی میلەتی خۆی بێت مامۆستا خومریە دێمەوە لای تۆ ئەم بارودۆخە چ کاریگەریەکی لەسەر ژیانی خەڵک هەبووە و چ کاریگەریەکیشی دەبێت لە داهاتوودا و لە ئێستاشدا بەڵێ کاتێک کە سەیری بارودۆخی موچەخۆرەکەی کە موچەخۆر ژیان و گوزەرانێکی زۆر قورسی هەیە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازار هەیە واتە بازاریش بەرەو ئەوە ئەڕوات کە حتا کاسبکاریش بارودۆخی ژیانی قورس بووە کەواتە ئەم بەناو حکوومەتە هیچ مقەوەماتێکی حکوومەتی نەماوە هیچ مقەوەماتێکی نەماوە کە دەسەڵاتی لەدەست بێت چونکە یەکەم مقەوەمات بۆ ئەوەی یەکەم بناغا بۆ ئەوەی دەسەڵاتێک حکومڕانیەکی سەرکەوتوو بێت ئەوەیە خەمی گەلەکەی و میلەتەکەی بێت بەڵام ئەو سیاسەتی برسیکردنی خەڵکی بەکارهێناوە جا بۆ مانەوەی خۆی بۆ بەرژەوەندیەکانی خۆی بۆ بەرژەوەندی حیزبەکەی بۆ گیرفانی ئەشخاص ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین بە زیاد لە 10 ساڵە ئەو سیاسەتەی کە ئەم حکوومەتە بەکاریەهێنێت سیاسەتی دەسەڵاتدارە دۆڕاوەکانە برسیکردنی میلەتەکەیەتی بۆ بەرژەوەندی خۆی تازەترین پرۆژەی کە بەکاری ئەهێنێ و ئەوێت جارێکی تر ئێستا کە دادگای فیدراڵی کۆمەڵێ بڕیاری داوە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان ئەم حکوومەتە ماوە بەسەرچووە ئەو بڕیارانە ئەوێ بە شێوازێک تەوزیف بکات بۆ بەرژەوەندی خۆی دەستی کردووە بە دانانی پرۆژەی هەژماری من واتە هەژماری ئەو ئەم لەم هەژماری منەشە ئەگەر ڕۆژان سەر بگرێ و بۆی بچێتە سەر کە ئێستا ئەم ساڵەوە لە مانگی دووەوە دوای بڕیارەکەی دادگای فدراڵی بۆتە کێشە لە بینی حکوومەتی مەرکەزی و ئەم حکوومەتەمەوە بەسەرچووە بابەتی هەژماری منە ئەیەوێت حکوومەتی مەرکەزی بچێتە ژێر ئەو داوایەی ئەم کە لە ڕێی هەژماری منەوە تەوتین بکرێت ئەمەش بۆ ئەوەی لە هەژماری منیشە دیسان لەوێشەوە واز لە دزی و گەندەڵیەکەی خۆی نەهێنێت جارێکی تر ئەم جارە دەست بکە بە گیرفانی موچەخۆرە بۆ گیرفانی خۆی ئەمە دیسان مەترسێکی ترە لەسەر موچەخۆران بۆیە لە سایە و سێبەری ئەم حکوومەتە ناداتپەروەرە ئەم حکوومەتەی کەستەم لە میلەتەکەی خۆیەکات خەڵکی هەرێمی کوردستان بار و ژیان و گوزەرانیان زۆر قورسە نەگەوەی زۆر قورسە تەنانەت قەیرانی بۆ دروست کردوون ئەبێ ئەرکی سەرەکی حکوومەتە نەهێڵێت لە وڵاتەکەیدا میلەتەکەی قەیرانیان هەبێ بەڵام ئەم قەیران لە دوای قەیرانیان بۆ دروستەکە ئەوە قەیرانی ئابووری ئەمجا دوایی بۆتە هۆکاری قەیرانی کۆمەڵایەتی ئەمجا قەیرانی خێزان لە ناو هەمووشانە قەیرانی پەروەردە کەواتە وەکو ئەڵێم هیچ بنەمایەکی نەماوە کە ئەمە ناوی حکوومەتی لێ بنین خاڵێکی تر کە زۆر گرنگە پێویستە ئاماژەی پێ بکەین لە سایە و سێبەری ئەم سیاسەتە خراپەی کە ئەم بەناو حکوومەتە جێبەجێ ئەکات خەڵکی لایەنی دەرونیشی تێک چووە واتە سەیرەکەی کەس مرتاح نییە کەس دڵخۆش نییە کەس بە هەز بە دڵخۆشی ناکات کاسب کارەکەیە سەیرەکە ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زەرەر و زیانە تەنانەت باس لە بازار و کاسبکار کردکەواتە حکوومەتی هەرێم بە ئەنقەز ئەم بارودۆخەی دروست کردووە بەڵێ بە ئەنقەز ئەم بارودۆخەی دروست کردووە کە بازار پشێوێ بەڵێ
بەڵێ ئەم حکوومەتە خەمخۆری خەڵکەکەی نییە، ئەم حکوومەتە مقەوەماتی بەڕێوەبردننی نییە، واتە ناتوانین ئێستا پێناسەی حکوومەتی بەسەردا بچەسپێنین، واتە ناتوانین پێناسەی حکوومەتی بۆ بکەین، چونکە حکوومەت واتە خزمەتگوزاری خەڵک، واتە ئەو دەسەڵاتەی کە هەموو هەوڵ و توانایەکی خۆی خاتە گەڕ بۆی خزمەتی خەڵکەکەی بکات، خزمەتی میلەتەکەی بکات. ئەم بە گەندەڵیەکانی، بە چاوچنۆکیەکانی، بە دزیەکانی ستەم لە خەڵکەکەیەکات، کەواتە گوناهە ئێمە ناوی حکوومەتی لێ بنین، بە هیچ شێوەیەک ئەو پێناسەیە هەڵ ناگرێت. پێویستە ڕایان گرین، پێویستە نەهێڵین چیدی بەردەوام بن لەسەر سیاسەتی برسیکردنی خەڵک، چونکە ئەم میلەتە شایستەی ئەوە نییە، ئەم میلەتە ڕاپەڕینی کرد، تووشی ئازار و ئەشکەنجە بوو، قوربانی زۆریدا بۆ ئەوەی بە مافەکانی خۆی بگات، بەڵام بەداخەوە لەژێر سایە و سێبەری حکوومەتی کوردی ئێستا زیاتر ئەچەوسێتەوە، ئێستا زیاتر ستەبی بەرامبەرەکرێت، ئێستا بەداخەوە بارودۆخێکی دروست کردووە، خەڵکێک حەز بە بوونی حکوومەتی بەناو کوردی ناکات، چونکە لە سایە و سێبەری حکوومەتی کوردی هەستیان بە ئاسوودەیی نەکرد، هەستیان بە بەختەوەری نەکرد، هەستیان بە بوونی خۆیان نەکرد. دەستخۆش مامۆستا، هەڵبژاردن دەرفەتێکی باشە بۆی ئەم بارودۆخە بگۆڕی؟ بەڵێ ئەگەر میلەت ئەم جارەش بایکۆت بکاتەوە، هەمان دەموساو، هەمان ستەم، هەمان لێ دزین، مەبەستە لە بایکۆتی هۆڵەکە بایکۆتی هەڵبژاردن، بایکۆتی هەڵبژاردن کرا، جاری دیکە 135 بەشداری کردووە بەو هەموو تەزویراتی کە هەش بووە. ئەگەر ئەم جارەش بایکۆت بکەن، هەمان سیستەم، هەمان حکومڕانی، هەمان بەڕێوەبردن، هەمان لێدزین، بێ موسەیی، بێ کارەبایی، بێ ئاوی، بێ پەروەردەیی، ینی پەروەردە پەچی کەوتووە لە وڵاتی ئێمە. هەموو شتێک ئەگەر میلەت بەشداری نەکا، وەکو ئێستا دەبێ، خراپتری شەبێ، ساڵ بە ساڵ ئەمانە زاناتر ئەبن لە دزی. باشە، ئەمانە خۆ هەر میلەت هەڵی بژاردوون، بۆ بیر لەوە ناکەنەوە کە هەر هەڵبژاردنەکەی توانای گۆڕانکاری هەیە، جارێکی تر بێنەوە 170 میلەت بایکۆتی کردووە. بەرهەمی بایکۆت حکمڕانی ئەوە سەقەت بەرهەم دێنێ. هەر کاتێک میلەت بایکۆتی هەڵبژاردن بکە، حکوومەتی ئاوا نابەرپرس دروستە بێ. بەڵام ئەگەر میلەت بەشداری هەڵبژاردنەکانی بیستی دەبکا، ئەوە بەدڵنیاییەوە ئەگەر خەڵکی دەستپاک و دیندار و خواناس هەڵبژێرێ، قەیرانەکان لەم قۆناغەیە خەڵکی دەستپاک قومێک ئاوی زیاد بەکارنیانێ بۆ دەستنوێژ، چۆن زوڵم پارەی میلەت دەدزێ. بۆیە میلەتی ئێمە پێویستە بە ئاگا بێتەوە، بەشداری هەڵبژاردن بکا و ئەم سیستەمە خراپە بگۆڕێ، بە کەسانی دەستپاک، دەمپاک، داوێن پاک، دیندار، نیشتیمان پەروەر. ئێستا ئێمە ئەمانە بە کەڵکی حکومڕانی نایەن، ئەوە کۆتایی هاتووە، ئەمانە بە کەڵکی حکومڕانی نایەن، پێویستە ڕایان گرین، ڕایان گرین، نێڵین چیتیکە خێزانی کوردی تێک بدەن، خێزانی کوردیان تێگاوە. ڕێژەی تەلاق لە زۆر شوێن نزیکی ئەخەوە چ پەیوەندێکی بە موچەوە، چۆن بێموچەیی باش کەسێک نەتوانێ کری خانوەکەی بدا، پێویستی ماڵی هەیە، خێزانەکەی پێویستی پێێتی. بەشی زۆری ئەوانەی کە ئێستا زەواز ناکەن، پەیوەندی بەبێ بۆم ڕووبکەیتەوە کە چ پەیوەندێکی، چۆن گەنجەکانمان ئەی بێموچەیی و بێ دەرامەتی و بێ حاڵی نەبێ، خەڵک ملەنێ لە ئیزایە بخنکێ ساڵانە، جا لەوەش سەیرتر ئەوەیە کە کاتێک کە جەنازەی گەنجەکانمان ئەجێڕنەوە بە چالاکی ئەژماریەکەن، شەرم لە خۆیان ناکەن، بە چالاکی ئەژماریەکاڵێ ئێمە
جەنازە و تەرمی گەنجەکانمان هێنایەوە بۆ بنە ماڵەکەی تۆ خزمەتی بکە ژیانی خۆشکە کەس هەیە ژیانی خۆش بێ و وڵات بەجێ بێڵێ باشە خەڵکی ئێمە هەر بەڕاست شایانی ئەم بارودۆخەی ئێستەیە نەخێر میلەتی ئێمە شایانی ئەوەیە خزمەتی بکەیت میلەتی ئێمە لە گوندەکانەوە ئەمانە کە لە سەردەمی شۆڕشەوە خزمەتمان کردوون ئەگەر دوو بەتانیمان هەبێ بەتانیەکمان داوە بە پێشمەرگا ئەگەر دوونانمان هەبێ نانێکمان داوە بە پێشمەرگا بە ئەوانەی کە پێشمەرگەن پێشمەرگە بوونە لە وراتی کۆیە با بزانن ئەوانەی کە پێشمەرگایەتیان کردووە با بزانن پارۆکەی دەممان لەگەڵ یان نەکرد کردووە یان کەر نەکردووە ئایا ئەوانە میلەتی ئێمە شایەنی ئەوەی ئاوای لێ بکرێ باشە داواکارەکانی خەڵک لێرەوە دەبینین لە دەستگە ڕاگەیاندنەکانەوە خەڵک دەنگی ناڕزایەتی بەرزەبێتەوە لەسەر نەبوونی موچە لەسەر بێبازاری لەسەر کۆمەڵێک شتی دیکە کە قەیران و ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ئایا ئەم دەنگی ناڕزایەتیانە بە حکوومەت ناگا یان پێی ئەگا و ناوێت چارەسەرێک بۆ بارودۆخەکە بدۆزێت ئەوانە سم بوکمیون عمیون ئەوانە نەک هەر بیستنیان نییە بەڵکو شوێنی بیستنیان نییە ئەوانە کوێرن حەق نابینن حاڵی میلەت نابینن بڕۆ ئەو شوێنانەی کاوان تێدا دەژین بزانە بە دەقەیەک کارەبایان لێ بڕێ بزانە ئەو بەنزینە خراپەی کە ئەو بەنزینە خراپە بەکاردێنیان بەنزینی باشترینی بەنزین بەکاردێنن باشە ئەوەی کە باس نەبێ لای ئەوان موچەیە زۆر جاری وا هەیە ئەڵێ میلەت دەبێت داوای شتی گەورەتر بکە موچە شتێک نییە داواکاری بێ من ژیانم پێویستە دەستخۆش مامۆستا قومریە پێم بڵە ئەرکی ئێوە وەکو چالاکوانەکان لەم بارەیەوە چییە؟ ئەرکی ئێمە وەکو چالاکوانەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەیە کە فشار بکەین لە دەسەڵات و فشار بکەین بۆ ئەوەی لەباری خەڵک بەرەو باشتر و باشتر بچێت و ناشیرینیەکانی ئەم دەسەڵاتە پیشانی خەڵک و جەماوەر بدەین و ئەوەی کە ئیبینین مامۆستایان کەسانی ناڕازی کەسایەتیەکان موچە خۆران دێنە سەر شەقام ئەیانەوێ بە شێوەیەکی مەدەنیانە داوای ماف و شایستەکانی خۆیان بکەن بەڵام بێباکی ئەو دەسەڵاتە ئەوەندە زۆرە ناچێ بەدەم تەنانەت خۆپیشاندانەکان و ناڕەزایەتیەکانەوە بۆیە مەجبورن پەنا بۆ بەغداد بدەن کە ئەیانەیە پەنا بۆ بەغدابن لەوێش ڕێیان لێ ئەگرێ کەواتە ئەبێ فشارەکانمان یەک خەین زیاتر و زیاتری بکەین و باشترین دەرفەت لە بەردەم جەماوەر لە بەردەم خەڵک لە بەردەم خەڵکی ناڕازی لە بەردەم چالاکوانان لە بەردەم ناڕازیان ئەوەیە ئیتر لەمەولا ڕایان گرین و بەشداری پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن بکەین بەڵام خاڵێک کە لێرەیە حەزەکەم ئاماژەی پێ بکەم جێی خۆیەتی لێرەوە گلەیی خۆمان ئاڕاستەی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بکەن کە ئەم بارودۆخە نالەبارەی خەڵک ئەبینن ئەم دزی و ستەم و موچە خواردنە ئەبینن دەنگیان لێوە نایەت بەڵام جاری وا هەیە لەسەر بابەتێک کە زۆریش گرنگ نییە گەورەترین کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەکەن و یەنە خۆپیشاندانەکەن کەواتە ئەبێ ئاگادار بین خەمخۆر و دڵسۆزی ئەم میلەتە کێیە ئەمە ئەو ڕێکخراوانن کە لەگەڵ خەمی خەڵکان واتە ڕێکخراوە جەماوەریەکان ئەو ڕێکخراوانی کە هەڵقڵاوی ئازار و ناڕەحەتی ئەو میلەتەن ئەو ڕێکخراوانەی کە بەکاری خێرخوازیان لەگەڵ ئازاری میلەتەکەیان بەڵام ئەزانن کە ئازارەکە لەکوێیە ئەشکەنجەکە لەکوێیە و هەوڵەکانمان ئێمە ئینشەڵڵا وەکو ڕێکخراوەکانی کە خەمخۆری بگەلین خەمخۆری میلەتین بەردەوامە بێت
بۆ خستنە ڕووی ناشرینیەکانی ئەم دەسەڵاتە و بۆ دروستکردنی فشار لەسەر ئەم دەسەڵاتە و هاندانی خەڵک زۆر سپاس بۆ ئەوەی چیدی نەهێڵن لەو ستەمە بەردەوام بن و ئەبێ ڕایان گرین. سپاس مامۆستا قومری شێخ محەممەد چەلاکوانی کۆمەڵگەی مەدەنی هەروەها مامۆستا فەرمانسیەکانی چەلاکوانی کۆمەڵگەی مەدەنی سپاس بۆ ئامادەبوونتان لە ڕایاڵە. دواکەوتنی موچە ڕایاڵی ئەمڕۆ بوو هەر شاد بن.